کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئەزیزان چەند ڕۆژێک تقریبان نزیکی مانگێک و وردەیەکی ماوە بۆ ساڕۆژی ژینا، بزوتنەوەی ژینا یا جنبشی ژینا یا هەر بە شکڵایەکی زۆر ناوی لێبراوە و لەو ماوەی یەک ساڵەدا ئێمە شاهدی اعتراضات و ناڕەزایەتی هێزگار زۆر لە ئاسێکی زۆر بەرز لە هەموو ئێران شاهدی ئەوە بووین بەشێکی زۆر لە کرێکاران داوای داخوازیەکانی خۆیانەکەن ئەگەرچی ڕژێمیش لەو ماوەیەدا لە ماوەی یەک ساڵەدا زۆر بە توند و تیژترین لە جاران هەڵسوڕاوانی بوارە جۆرەکانی کۆمەڵایەتی کرێکاری ژنان گەنجان و زۆر شوێنی تری گرتووە بەشێکی زۆری ئیعدام کردووە و زۆر بە تند و تیژی بەرامبەر بە خەڵک جوڵاوەتەوە. سەرڕایوانەی ئەترازات لە هەموو ئێران لە ئارادا بووە و کرێکاران بە تایبەت کە باسی ئەو ڕۆمانە داخوازیەکانی خۆیانیان هەمیشە مەترح کردووە و بگرە زۆریش ڕێکخراوتر ئەمجارە دەرکەوتون. بەرنامەی ئەو ڕۆمان لەسەرەوەیە کە بزوتنەوەی کرێکاری لە بەرەو پێشچوونی شۆڕشی ژینا لە چه ئاسێکتایە. هەر بۆ بۆنەوە داوامان کردووە لە هەڵسوڕاوی کرێکاری یەکێک لە بنیان نێرانی اتحادیەی ئازادی کرێکاری و هەروە هەڵسوڕاو لە دەروەوەی وڵاتیش لە بەشی کارزار لە بۆ پشتیوانی لە بزوتنەوەی کرێکاری لە ئێران کاک فەرامەرزی قوربانی کە لەو بەرنامەیەدا بەشداری بکە. کاک فەرامەرزیان بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر سپاس، منی سڵاوما خدمەت ئێوە و بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کە ئەم کاتانە بە من. زۆر سپاس. هەروە لە پێشەکێکە ئاماژەم پێکرد لە ماوەی ئەو یەک ساڵەدا کۆماری ئیسلامی زۆر بە توند و تیژی بەرامبەر بە خەڵکی ناڕازی، بە کرێکاران، بە ژنان، بە گەنجان و هەموو چین و توێژێکی کۆمەڵایەتی ڕاوەستاوە لە زندانیکردن، لێ ئەعدام و ئەشکەنجە و زۆر شتی تر پارێزی نەکردووە بەڵکو زۆر توند و تیژتر لە بەرامبەر خەڵکا ڕاوەستاوە. بەڵام لە هەمان کاتیشتا ئاعترازاتی ناڕەزایەتی لە ئاسی هەموو ئێران زۆر لە ئارادا بووە و هەموو ڕۆژێک کە توانین بڵێن ڕۆژانە ئێمە لە شوێنی کرێکاری لە گەڕەکەکان، بازنشەستەکان، مامۆستایان، ژنان ئێمە ئەبینین کە ئاعترازات هەر هەیە و داخوازیەکانی خۆیان مەترحەکەن. ئێستا کە بەرەو پیری ساڕۆژی بزوتنەوەی ژن-ژیان ئازادی ئەڕۆین، ئایا پێتان وایە بە تەوری عمومی پێمان بڵێن کە وەزیەتی چینی کرێکار لە چه ئاسێکە جا دوایی دینە سەر پرسیارەکان؟ زۆر سپاس. پێش لە هەر شتێ من بەبوونیەوە کە ساڵی ئەو گیان بەختکردنی هەروە ژینا و تەواوی ئەو ئەزیزانێکی لە ئەم پرۆژەی ئەم یەک ساڵێکی بۆ مەبارزیان کردوە بەر عەلەیهی جمهوری ئیسلامی، گیانیان بەخت کردووە بە خانەوادەکانیان تەسلیەتە لێم و ئومیدوارم کە ئەم سەبوریان بێتەوە مەبارزە هەروە پێش بڕوا. ڕاست گەرەکە خۆ وەزیەتی کرێکاری لە ئێرانە ئەبێتی کە ڕۆژ بە ڕۆژ وەزیەتی فەقر گستەردەترە بێتەوە. سیاسەتێکی جمهوری ئیسلامی جەدیدەن پێشی بردووە، سیاسەتێکە ئەگەر تەوەجۆکەین بە بەرنامەی تەوسعەی حەوتم لە ناو کە هەر ساڵە بەرنامە هەر چەند وەخت بەرنامەیەکەدا بۆ 5 ساڵ کە لە ناو ئەو تەوسعەی حەوتمە ئیشارەی کردووە بە وەزیەتی کرێکاران و بە چه بەرنامەیەکی چنیوە بۆ کرێکاران. بە نظر من کامەڵان هەرچەند ئەلان وەزیەتێکی کامەڵان خراپ و نابەرابەر و بێکاریی فراوانە، بەڵام ئەم بەندێلێکی لە ناو بەرنامەی تەوسعەی حەوتما چینیە، بەرنامێکی کە ئەسڵەن بەرەو بەردەداریە ئۆریان سازمان یافتە و سوێ ئەستفادەیە فرێک لە جامعە فقط بە کرێکارەکان بە هەر شکڵێکی گەرەکیوێ بیا چەوسنێتەوە.
من گەرەک نییە بڕۆ بەناو ئەو بەندێرەێکە لەناو بەرنامەی تۆسەی هەفتما چی کردووە، بەڵام وەزیەتێکە لەناو تەبقەی کرێکارە ئێرانە وجودی هەست، ئامارە بێکاری فراوانێ مەخصوصەن لە کوردستانی کوردستانە ئیشارەی وجودی هەست. بەڵام لە ئەم ڕاستە ئێمە ئەوێنین هەر ڕۆژە ئێعتساباتێک شکلی گردیە بات وجود بە ئەوەکێ جمهوری اسلامی که فشار فوق‌العاده فراوانی هەوڵێ بۆ فعالینی کرێکاری و فعالینی ئەم ئارسە مەخصوصاً ئەلان کە ساڵگەردی خیزش ئەنقلابی ژیان ئازادیە و فرێ کەسێری بان کردووە تا جێ کە من خەوەرم بێت لە ئوستانی کوردستانە تەیە هەفتەی ڕابردوو بە بەهانەی بەرگوزاری ڕۆژی جیهانی کرێکار کە چەند مانگ پێش بووە چەند کەسێکی بان کردووە. ئەمە هەم بە ئەوەی کە بڵێ ئێوە هەن لەژێر نەزەر ئێمە و ئەبێ لە سازمانیابی و سازمانداین کرێکاران جلوگیری بکات، هەمێن کە هشدارێ بدات و بە ئەوان کێ ئێمە ئامادەین بۆ بەرخوردی شەدیدتر لە ساڵگەردی ژیان ئازادیە کە بە نەزەر من لە ئەو اعتراضاتە چینی کرێکار حزوری فوق‌العادەیەکی بوو، شاید بە سوورەتی سازمان یافتە نەبوو، بەڵام ئەگەر تەماشاکەیتەوە ئەو ژنێلەکێ گیریان ئەلبەتە خۆتنەتەن یا ناخونکار بوون یا ئارایشگەر بوون یا بەستەبەندیانەکە لە ماڵە کارێریەلێکی وەکو یا اینکە خانەدار بوون فرێ لەوانە گیریان بە ئەخشێکیان دانیشتوو بوون و دانش ئاموز بوون کە ئەوانی چەند مناڵێری چینی کرێکار بوون. جمهوری اسلامی بەڵام بەم سوورەتە بە نەزەر من فشارە گستەردەیەکی ئامادە کردووە، خۆی ئامادە کردووە بۆ ئەوە کە ئەزانێ بەتەوجە بە فەقر، بێکاری، گرانی، تەبعیز و نابەرابەریەکی وجودی هەست و مبارزەیە کە مردم لە توولە ئەم یەک ساڵە تەحمیلیان کردووە بە جمهوری اسلامی کە 3-1 مەخسوسەن ژنێت 3-1 ئەبینین ڕاحات شاید بڵێن 50-50 حجابیان نییە و جمهوری اسلامی بە هەر تهدیدێکی ڕێکیە بە حکمێکەدا ڕۆژێکەڵێت جەریمەی نەقدیەکەین، یەک ڕۆژەڵی گەشتی ئێرشاد تێرینەوە بعد ئەو ئاتش بە اختیارەکانیان هۆشدارە ئەسی دەدەن، بەڵام ئەبینێ نا ئەسەوانیە دانش ئاموزە یا خانمێ 20 ساڵان لە مقابلە سەرهەنگێکە و سەرگۆردێکە وێست و ئەڵێ ئەمە حەقی خۆمە ئەیسێنمە پێشەوە، یعنی ستونێ یەکی لە ستونیان جمهوری اسلامی شکاوە و بە نظر من ئیتر قابل بازگەشت نییە، نە بۆ مردم قابل بازگەشتە، نە بۆ جمهوری اسلامی خۆشی باش پێشەوە نیشانەیەکی ئەگەر من بڵێم ئەمەلان تماشا بکەین لە نمایشگای کتێب بوو وەختی خامنەی ڕۆژ بۆ نمایشگای کتێب لە کچێکە سێنێ کە شەرواڵێ لی و کراسێکی حالە بەریە بەڕووسەریەکە مشخصە خۆی خامنەی تەمکینی کردووە و ئەم شکستیە پەزیرا بووە لەلایەن مردمە و تا دوێنێ ئەگەر خامنەیە گەر بۆ 5 ساڵ لەمەوبەر تەماشاکەین ئەڕۆژ بۆ نمایشگای کتێبە یا 10 ساڵ لەمەوبەر ئەو کچێ وا لەسەر ئەو بوفەی کتێبە بوو لەو غۆرفەی کتێبفرۆشی بوو تەمام حجاب بوو، مەقنعەی بوو، چادری بوو بە شکڵێکی فوق‌العادە کە فقط چاوەری دیار بوو. ئەنا نەبینی کچێکە لە ئەوێ کتێبەکەی لێ ئەسێنی خۆیکی قبوڵی کردووە بە ئاتش بە اختیارەکان دەڵێ من خۆم لەگەڵ لەمە کتێبەکڕم ئێوەیە بێ کۆتا بێن ئێمە مەج پێشکرا، بەڵام چینی کرێکار بە نەزەری من عەلا ڕەغمەوە بە نەزەر من ئەگەر ئێمە مقایسەی بکەین لە کوردستانە سازمان یافتەترە لە فرێ شوێنێلا بە دەلیلەوە حزوری ئەنجومەنیە لە ساختمانی باعث بووە بەخشێ عەزیمی لە کرێکارانی کە حتا فەسڵین مەسەڵەن ڕۆژمزدن کارگەر ساختمانی سازمانیان بەدەریێ و ئەم ئەلبەتە ئەم ئەنجومەنیە لە سەطحی ئێرانە بە شکلی فراوانی وجودیت، ولی بەرخۆردی ڕادیکاڵێکی ئەم ئەنجومەنیە لە مەخسوسەن بەیانیەکان کە بە دوای ئەو ئەعترازاتە لە ڕابطەی ژیان ئازادیدا نیشانێ باڵغبووینیان، نیشانێ دەرکی سیاسیان و بەرخۆ بە دخالەتکردن لە ئەوامڵ ئیجتیماعی و سیاسیە و باڵندگی ئەم ئەنجومەنیە نیشانەیە کە ئەمە بە نەزەر من ئەبێ سرایەت کاتە سەراسەر کرێکاریە لە ئێرانە مەخسوسەن لە مەراکز سەنعەتی وەک پێتروشیمی و پالایشگاکە. ئەلبەتە ئێمە ئەوەشم بەدە نەزەر بگرین کە هەروە ئەوێنین بازنشستگان ئەوێنین لە سەتحێ سەراسەریەکە لە کرماشانە ئەیبینین لە ئەهوازە لە بوشێهرە لە حەفتەپە لە تارانە حزورە مستەمەرێکیان هەست بۆ خاستەکان خۆیان و هەروە پێشەوە.
ئەمانە نیشانەکە جامعە خەریکە بەرەو سازمانیابیێ و ئەزانێ هەر ئێعترازێ ئەگەر بتانێت بە نەتیجێ بگێنێ بدون سازمانیابی بدون تەشەکل بدون متحد بووین چه لە باری شعارەکانیان و چه لە باری خاستەکانیانە و ئەگەر نەتیجەیەک بگرێ بەڵام نەتیجێ خاصێک ناگرێت بە هەر منواڵە ئەبینین لە شکلیە لە خاصێکە خۆیان سازمانیابیەکان هەروە ئەلان ئەبینی مەسەڵەن ئاتەش دووزیەکی لە جەنگەڵیە مەریوانە شکلی گرێت بەشی لە کرێکاران ساختمانی حزوریان بووە و هەروە ئەنجومەنێک محیطە زیستی حزوری بووە ئەگەر ئەو ئەنجومەنە و ئەو شکلە سازمانیافتنەوەیەت و متەشەکلنەوەیە ئەو وەزیەتی محیطە زیستە مەریوانە معلوم چی دەبێت ئەمە بارهاست کە ئەم عەزیزگەلە زەحمەتی کەشن و ئەم منتەقەی خۆیانە حفاظەتەکەن من منزورم ئەوە سەر چینی کرێکار خەریکە خۆی سازمانەدا بەڵام هەنووز بە ئەو قامەتە نەهاتووە کە بتانێ توازنە خۆی ئیجادکە ئومیدوارن کە لە ئەم ساڵگەردا بە سوورەتە سازمانی یافتە بێت و موقعیەتێتر فارغ لەوە لە هەر ئەترازێکە شرکەتی بووە بە سوورەت سازمانی یافتە بخۆڵکەنێت و پێشی بووە. بەڵێ هەر وەک بینەرانیش لەو فیلمەدای بینن ئێمە چەند نمونەیەک لە ئاعترازاتی کرێکاران بازنشستەکان بۆ نمونە گەشتساران لە ناو هینا هەیە لە ناو ڤیدۆ هەیە هەروەها ئەو جۆرەش ئێوە ئاماژەتان پێکرد ئاعترازاتی ئەو ڕێکخراکارە کە کرا لە مەریوان کە بەشێکی زۆر جنبشێک بزوتنەوەیەکی زۆر گەورەی کۆمەڵایەتی ڕێکخست ئەوە بۆ خۆی معنایەوەیە کە ئامادەگی ئەوە هەیە کە لە دەوری داهاتووە خەڵکی زۆر بتوانن سازماندراوتر هەروە بۆ خۆتان ئاماژتان پێکرد بەشداری ناڕزایەتیەکان بکەن بۆ نمونە مەسەلەن ئەوە کە لە فیلمەکانی بیننەوە هەر بە بۆنەی کەم ئاویەوە لە دیواندەرە ئاعترازاتێکی گەورە لە شاری دیواندەرە چەند ڕۆژ ئیدامەی بوو ڕژیم بە تەوری واقعی لەو موقعیەتێکی وایە بەڵام ئەگەر ئێمە بین بەراوردی کەین لەگەڵ ئەوەی وە لە دەوری پێشووی ئاعترازاتی شۆڕشی ژینە کرێکاران ئەو جۆرە کە ئینتزاریان لێ ڕۆی دەرنەکەوتن ئایا بە نەزەری ئێوە ئەم جارە کرێکاران زیاتر ئەتوانن بێنەمەیان و دەوریان ئەبێ لەوەی ئاعترازاتە بە نسبەتی دەوری پێشوو یا بە شێوەیەکە بێت من فکرەکەم جمهوری ئیسلامی فکری کرد بە ئێعدامکردن بە دەستگیرکردن بە ئەو تیرە نازیکردنە لە خیابانە بە قەتڵە ئامگەیانشتنە مەردەم خەڵکەواتە ئەڕۆنە ماڵە و سکوتەکان بەڵام تەماشاکە خەڵک منسەجمتر بووە سازمان یافتەتر بووە ئەمە نە بە قسەی ئێمە بە شەواهدە ئەو فیلمەلەوە ئێوە پەخشەکەن بە شەواهدە ئەو ئاعترازەوە سوورەتی هەست ئەگەر مردم بترسیایان بازنشستەگەل فەراخانیان نەدا هەمزەمان لە چەندین شارە دوای ئەو هەموو تەزاهوراتە شەدیدە دوبارە حزور پیاکەن ئەگەر مردم بترسیایان و پاشەکشییان کردایە ئەنجومەنە مەسەڵەن محیط زیستی مەریوان ئاویە چیا بە ئەو شکلە حزوری پێیان نەکرد یا کرێکارانە ئەنجومەنی لە ئەو شکلە حزوریان پێیان نەکرد بە نەزەرە من ئەم جارە من فکرەکەم سازمان یافتەترە بەڵام چۆن خودێک کرێکارەکان خەڵکی ئەروانێ بۆ نقطە زەعف و نقطە قووەتەکانی لە ئەو ئاعترازاتە من فکرەکەم ئەم جارە بەڵام بەسیگی بە ئەوە هەست کە فعالین ئەکتیویستی لە ئەم عەرسەیە کرێکاری معلمی دانشجویی دانش ئاموزی و عەرسەیە مختلفە ژنان چەندە خۆیان ئەمکاناتیان مهیا کردووە چەندە ارتباطی اجتماعیان کردووە چەندە پلاتفۆرمی منسەجمێکیان چینیوێت بۆ ئەوە کە ئەم سازمانیابی ئەنجامە بەڵام من فکرەکەم هەمووی ئەم ئاعترازاتە کە بە دوای ئەو کوشتار و قەتڵ عام و ئیعدامە کە جمهوری ئیسلامی ئەنجامیدا حزوری هەست لە جامعان نیشانەدا مردم باش تەماشای نقطە زەعف و نقطە قووەتەکان خۆیانیان کردووە و باشتر پەیان بردووە فکرم ئەم جارە ئەگەر کاک فەرامەرز ئێوە باسی نقطە زەعفەکان یا خاڵە لاوازەکانتان کرد مەسەلەن نمونەی هەر ئەو ئاورکوژانەوەی جەنگەڵەکانی مەریوان ئێمە ئەبینین کە لە چین و توێژی جیاواز هەم لە خەڵکی عادی هەم
لە کرێکارانی ساختمانی معلمان ئەوانە وەکو ڕێکخراو بەشداری ئەو ئاورکوژێنەوەکەن ئاورکوژانەوەکە لەلایەکەوە دفاعات لە محیتی زیست و کوژانەوەی ئاورەکە مەسلەکەی تریشی ئەو ڕێکخستن و ئەو هەماهەنگیەیە ئەو هاواهەنگیە لە بینی بەشە جۆرەوازۆرەکانی ناو کۆمەڵ. ئایا لە دەوری داهاتووە ئینتزاری ئەوە ئەڕوات کە مەسەڵەن بڵێن بازنشستەکان لەگەڵ معلمان یا معلمان لەگەڵ دانشجویان یا لەگەڵ کرێکاران ئەوانە هاواهەنگ بەیەکەوە دەربکەون؟ من انتظارم هەیە بە ئەوەی کە نیشانی دا یەکێک لە نقطە قووەتەکان ئاعترازەکان ئەوە بوو وەختێک شعاریە لە سەد هەیە ئێرانە ئەدریە شعاریەلێکی هەمبەستە سەراسەری بە دوور لە ئەو سەمپاشیە کە جمهوری ئیسلامی کرد ئەم ئاعترازاتە مەسەڵەن تەجزیە تەلەبانە وەگەرەی و بەرچەسب بە تەجزیە تەلەبانە بدات بە مردمە کوردستان بەڵام وەختێ لە تارانە بشعاریاندا کوردستان مەهاباد چشم و چراغ ئێران نیشان ئەوەیەدا یا کوردستان لە کوردستان تا تاران لە تاران تا بەلوچستان نیشان بە سوورەتێک کامڵەن سازمان یافتە ئاگا خەریکون پرۆژەیەکی جمهوری ئیسلامی لە مقابڵە ئەم ئاعترازاتە و کە ترس و دڵهۆرە خاکی ئەمە تەجزیە تەلەبانە است کشوەر متەلاشیەکان لایەنەوە و ئەمە باعث ئەوە ئەبێت ئەو پرسیارەتی ئەوەیەکەن من فکرەکەم معلمان لە پشت بازنشستەکان دێنە بەرەوە بازنشستەکان لە پشت معلمەکان تێنە بەرەوە بەڵام بەس بازم ئەگەڕێتەوە بۆ خودی ئەکتیویستی لە ئەم نەهادیێرە کە چەندێ لە تەکێکە ارتباط ببن چون واقعیەت گەرەکوێ ئەسڵ ئەساسیە ئەم بەحسە کرێکاران معلمان دانش ئامۆزان بازنشستان هاوسەر بنیادی ئەساسی کە هاوسەر نەوەشتن گشتیان خواهانە زندگی باشترەکەن ئەفزایش دەستمۆزدن ئەمنیەتە کارین بە ئازادیەک و کێ حق تەشەکل و تەحەزب و تەشەکلیان بێت ئەمە شتێرەکە لە دەروونە هەمووی ئەم تەشەکلی لە وجودی هەست ئەگەر ئەکتیویستێ لە ئەم فعالە بەخشێلە بە یەکەوە نزیکە و بن خۆ ئەم نقاتە مشتەرەکە وجودی هەست معلم داوای ئەمنیەتە کاریەکە داوای تەشەکل مستەقلە خۆیەکە هەروە بازنشستە هەروە کرێکاران و ئەمانە ئەتانێ بە نەزەر من بەڕاحەتی لە پاڵێکا قرار بگرن و ئەگەر لە پاڵێکی چا قرار بگرن قەویتر زاهرەوە و ئەزیەتی باشترێکەوە ئەو مۆزوعەکەیەوە ئاماژەتان پێکرد بەڕاستی زۆر جێگەیەکە ئەمە زیاتر لەسەری باس بکەین ئەویش مەسەلەی بزوتنەوەی متالباتی یا داخوازیە ڕۆژانەکەی ئەو ڕۆی چینی کرێکار و بەقیشی نوێژەکانە ئەوە چنێک کە توانێت ئەم چین و توێژانە بەیەکەوە وەسڵ بکاوە یەکدەست ساهر بن وانە بێت مثلەن دەورێ مامۆسایان بێن دەورێ بازنشستەکان بێن دەورێ کرێکاران بن یا دانشجووان یا جوانان یا ژنان بەڵکو ئەمانە بەپێی هەرە و بزوتنەوەی متالباتیە کە هەیە ئەمانە بەیەکەوە وەسڵ بن چونکی هەمویان بە نوعێک لەو وەزیەتەی کە ئێستا لە کۆمەلگای ئێرانە هەیە ڕەنجە بن و خۆشتان بە دروستشە چەندێک کە توانێت تەئسیری ببێ بزوتنەوەی متالباتی بناڵێم ئەوڵە بەم نکتە بێم نەتەنیا بزوتنەوەی متالباتێکەوە بە دروست شارێ بگەن بەڵام بە نظر من بزوتنەوەی سەرنگونی تەلەبیش هەیە بۆچی بخاطرەوە جمهوری ئیسلامی ئەگەر بە کارنامەی جمهوری ئیسلامی ئیشارە تەماشا بکەین تا ئەم چەند ساڵێکە سوورەتی گردووە بێچکە گرانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر نەبێ هیچ وەخت کاهش پێیان نەکردووە ئامار بێکاری ڕۆژ بە ڕۆژ بیشتر بووە فاقر بیشتر گۆستەر دەبووە اقتصادی ئێران ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە و بەعزیەتی مردم هیچ عنوان لە هیچ پرۆسەیەکە نیشان لە ئەوە نەدا کە ڕۆژە پیشڕەویکە ئەم خاستە لە یەقەی جمهوری ئیسلامی کرد و جمهوری ئیسلامی جوابێکی بۆ فەقر نییە و ئەم خاستەرە بە نەزەر من بالاخره جمهوری ئیسلامی ئەبزارە قدرەت هادەسیە و پارە ها لە دەسیە و سەرکوب بکات دەها نیرویە سەرکوبگەر لە دیگان ویژەی گرووە بەسیجێ ئاتش بەختیاری گرووە سپای پاسدارانی گرو نیرو انتزامی کردووە تەرچەشی گرووە ئەنواع ئەطلاعات جەکەجانەوەرە ئەطلاعات سپا ئەطلاعات وەزارەت ئەطلاعات هەموویەکی خستووە سەر لباس شخصی خستووە سەر خۆ ئەمە جەنگێکی کامەڵان عیار و طبقاتی قراری گرو لمقابله جمهوری اسلامی که نماینده سیاسی برجوازی و سیاست سرمایه‌داری در ایران من فکر کنم بستگی اما الان به امکانات فریق من هيا به نظر من دنیای اگر لعرصه اواکه هجوم وات و چندین کس
دەستگیرەکات لەسەر ئێترازەکانیان، بەڵام من فکرەکەم ئەتانن بازنشستگان و معلمان فراخانە بن بۆ هەماهەنگیکان لە دنیای مەجازیە ئەو هەماهەنگی ئەنجام بدەن، قەتنامە لە مشترکێک ئەنجام بدەن، بەیانیە لە مشترکی و فراخانە لە مشترکی سوورەت بگرێت. ئێوە ئشارەی دروستێکتان کرد، ئێوە لە ئشارەی خاموشکردن ئاگر لە مەریوانە فقط ئەندامەری محیط زیست نەبوون، معلمانیش بوون، کرێکاران بوون. ئەمە چه دلیلێکی بوو کە بەخشیە لێ ژنان حزوریان بوو، کە بەخشیە لە متفاوتە جامعە حزوریان بوو. ئەمە مطمئنەن لە قبل و بانگەوازیە کراوە، لە قبل و بەرنامەڕێزیکی بۆ کراوە. لا ئەگەر فقط معلمان بیاوتە خۆ ئەو عەرسەی محیط زیستە خۆ محیط زیستەکان بکەن، بەڵام لە پێشەوە ئەمە مطمئنەن دانیشتنێکیان بووە، بەحسێکیان کردووە و ئەکرێ ئەم دانیشتنە ئەگەر بە سوورەتی عملی لە سەطح خیابانە ناکرێت و حملە ئەکات جمهوریەتی ئیسلامی بە ئەو ئەبزاری سەرکوبیە لە دنیای مەجازیکە کە نەیتانێت بە هیچ وان مەحدودیکە ئەکرێ بە تەماسیرێت تەماسیان بێت، بەڵام بەیانیە لە مشترک فراخانەیە لە مشترک لە یەک ڕۆژە لە یەک سەعاتە ئەم زەمان بێن چۆن بازنشستگان لە یەک ڕۆژە لە یەک سەعاتە لە هەفتە پەتێت تا کرماشان تا تاران تا کوردستان حزور پیاوەکان. چۆن معلمان ئێمە پێش لە ئینقلە خیزش ژیان ئازادی لە 100 شارە معلمان حزوریان بوو. نکتێک بەڵێ جملەکەتان تاواکەن فەرموو. خب ئەمە نیشان لە هەماهەنگبووینیانە، نیشان لە بەرنامەڕێزییانە کە معلمان تانیانە لە 100 شارە ئەنجام بدرێت. بۆچی ئەم هەماهەنگبووینیانە ناکرێت لە تەک بازنشستگانی سوورەت بگرێت؟ مەسلەیەکە لەیرە پێویستە ئاماژی پێ بکەین، ئەو جنبشی سەرنگونیەیە. جنبشی سەرنگونی طبعا ئەتوانین بڵێن لە باڵی ڕاستی ئۆپۆزیسیۆنیش تعدادێک هێز هەن کە ئەوانی شەر بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی هەوڵەدەن و لەو دەوری شۆڕشی ژینا بۆمان دەرکەوت کە ئەو لایەنی ڕاستە بەڕاستی هیچ کە نەیتوانی لە پێشبردننی بزوتنەوەی ژنجیان ئازادی یا بزوتەوەی ژینا تەسیری ببێ، بەڵکو دابڕانی تیا بە وجود هێناوە تا ئەندازەیە چ لە ئاسی کوردستان لە بینی هێزە سیاسیەکانەوە لە ئاسی سەراسەری شەروە دابڕانێکی زۆری. ئایا پێتان وایە کەماکان هێشتا هەر ئەو بزوتنەوەی سەرنگونی تەلەبیە یەکێک لەو بەشانەیە کە ئێمە توانین فۆکوس بکەینە سەری و لەسەری کار بکەین؟ من فکرەکەم بە دوای بەیانیە کە هاتە دێشتۆ لە تەریقی 20 تەشەکۆل بە تەقابڵێکی وەزیەتی تری لە جامعە خۆڵقان 20 دانە تەشەکۆل لە معلمەل و کرێکاریەل و دانشجویەل و دانش ئاموزێل و ژنان بەیانیەکیاندا بەیانی حدەئەقەلی منشور حدەئەقەلی بۆ خاستەوەی لە جامعە نیشانیدا کە جامعە و بەیان کنەندەی خاستەوە لە هەر ئەم ئێترازاتە بوو کە لە دەروونە ژیان ئازادی بوو لە خاستەوە لێ بوو کە هەرم بازنشستەوە ئەلان داوایەکان معلمان داوایەکان کرێکاران داوایەکان دفاع لە محیط زیست بوو، دفاع لە هەمجنسێرایان بوو و خاستەیە لێ پێشڕەوێکێ على العموم ئەکسەریەت جامعە خوازیارین و بە سوورەتە جەمعی بەیانیە کە بە سوورەتە جەمعی دریا تەقابڵ تەفاوتێکە لە بینێ جامعە و نیروە لە چەپە وجودی هەست جامعە و نیروە چەپ جامگەران ڕاستەکان فەردگەران ئەوان حتا لە جەریانە جۆرجتاونە فەردەکانیان هاون نیان هاورد خب جامعەیە کە ئێمە لە هەموو جامعەکەوێنین ئەحزاب وجودی هەست نەهادیە لە ژنان وجودی هەست کودەکان وجودی هەست بۆچی گەرەکیانە لە ئینسانە منفەردەکان ئستفادەکان بەخاترەوە ئەگەر جامعە هەرچی متشکلتر بێ دخالەتگەری لە عەرسە لە سیاسی اقتصادی اجتماعی و فەرهەنگیا بیشتر بێتەوە خواستەکانی باشتر تەحمیلەکە ولی ئەگەر هەرچی فەردگەراوێ دەنگیان خراپتر ئەوان سیاسەتێکیان بوو کە مردم حملە بکەن جمهوریەتی ئیسلامی لەبین بووان بەڵام بە سوورەت فەردی ئەو وەختی متشکل نین چواردانە بەستەریقە ڕسانەال و قدرەت و پوڵی کشوەریە لە غەربی و بێرن بیکەنە جایگوزینی حکومەت بەڵام لە دوای ئەو بەیانیە نیشان دەریان نا بەبا جامعە زۆر هوشیارە کڵاو 57 ناڕێتە سەری ئەتانێ متشکل تر بێت خۆی لە قامەتە چەپ
سازمان یافتە متحزب متشکل تعریفکە و هەروە ئەبینین ئەمە لە دەروون نەهادی لە بانشەسە لە وجودی است دەروون نەهادی لە معلمان لە وجودی است کارگەریە لە وجودی است حتى دانشجویی تشکلی لە دانشجویی تشکلی لە دانش ئاموزی کێ ئەسڵ تەواو مطالبات ئەم قەزیە کە لە بعد از قتل رساندن به قتل گەیشتن ژینان ڕوخیدا ئەگەر ئێمە پێشتر تماشایکەن تەجەمع و تەحەسن و اعتراض معلمان ئەبینێ دانشەسەگان ئەبینێ هەر ئەو اعتراض و تەجەمع و تەحەسن معلمانە باعث جەسورکردن دەلیلکردن و ئەو جوانێ لە بوو کە باروتە ئەسڵی ئەو اعتراضاتە مەبەستی ئێوە ئەوەیە کە ئەگەریش بزوتنەوەیەکی ڕوخاندن یا سەرنگونی لە ئارادایە بێ لە پەنایەوە منشورێک یا چوارچێوەیەکی حدە ئەقەلی ببێت بۆ ئەوەی کە بتوانن ئەو هێزانە بزانن بۆچی خەباتەکەن جیاوازیەکەی لەگەڵ ساڵی 57 لەوە بوو کە خەڵک نەیانزانی ئەکە ڕژیمی پەهلەوی ئەڕوخێ چی بێتە جێگەی بەڵام ئێستا پێتان وایە ئەبێ حتمەن لە پەنا ئەوەشە داخوازیەکان و داهاتووی کۆمەلگا و حاکمیەتی داهاتووی ئێران هەر لە ئێستەوە چوارچێوەکەی معلوم بکرێ بۆ بکرێ ئەو حتا بزوتنەوەی سەرنگونی خوازیش پێکەوە هەواهەنگ پێکەوە کار بکەن بەنظرم من مەقولە فقط سەرنگونی جمهوری ئیسلامی نییە مەقولە یەکێ لە بدوای ئەوە سەرنگونی جمهوری ئیسلامی شتێ حاکمێ ئێمە قەرار نییە ئەترازێ بکەین حکوومەتێ لە بین بۆین دووبارە وازمان خراپتر بێت ئەگەر پلاتفۆرمە سیاسیە مردم و خاستە سیاسی مردم هەر ئەم خاستیە لەبێتە کە لە ئەو منشورە سەرنگونیا سوورێتی کردیا هەر ئەو خاستیە لەبێتە کە معلمە و فعالیە لە محیطە زیست و فعالیە لە بازنشستگی و کرێکاری هەستیان بێتە پلاتفۆرمە سیاسی من فکر نەکەم نەتەنیا سەرنگونی ڕوخا بەڵکە تەزمینێکە بۆ ئایندەیە سیاسی ئەو جامعەی کە بە بێڕەهانەچێت کە دووبارە وەکو 57 کڵاو نەڕێباتە سەری دوارە جەماعەتێتر نێن بە شکلێتر بە ئەنحرافیا بووان و جەماعەتێکێ ئەم حرەکەتیانە پێش کردووە مەسەڵەن لیدرەکانی سەرنگون کرد من فکرەکەم سەرنگونی فقط شعارە مەرگ بەر جمهوری ئیسلامی نییە و جمهوری ئیسلامی ڕوخاوی شعارە مەرگ بەر جمهوری ئیسلامی شعارێکە بەڵام تۆشی ئالتەرناتیڤێکت بێ ئالتەرناتیڤ و خاست و پلاتفۆرمە سیاسی جامعە ئەشیە مطالباتەکەی لە حینە سەرنگونیا بەیانکە ئەم مطالباتە وەختت بەیانیەکە باعث متشکل بووینە جامعە بێ وەختی ئەم متشکل بووینە جامعە سوورەتەگرێ ڕاست جیەکی بۆ گردنە قدرەتە سیاسی بەنظر من چون ئەوان منفردن ئەوان خواهانە متشکل بووینێ ئەمە نەتەنها لە عەرزەی ئێرانە لە عەرزەی ئەوروپا و لە عەرزەی ئەمریکایشە ئەیبینین ئەگەر جەریانێنێ وجودیان هەست لە جامعات مەسەڵەن بە کشوەرێ لە ئسکاندیناڤیات نیشان بکەین کە ئەگەر ڕەفاه نسبیەکی هەست لە حضور اتحادیە لە کرێکاریە حضور نەهادی لە ژنانە لە حضور دخالەتگەری NGO و تشکل و تحەزبە کە ئەم ڕەفاه نسبی هەست ئەگەر ولی ئەگەر تۆ مقایسەی کە مەسەڵەن لە کشوەرێکە وەکو کشوەرە دیکتاتۆریەکانە هەر حتا وەکو رووسیا مقایسەکە چ دلیلێکی رووسیا بە ئەو عەزەمەتە قدرەتە اقتصادی ولی وضعیت زندگی مردم هیچ بەرابەریەکی لە تەکە وضعیت زندگی کشوەرێ لە ئسکاندیناڤیا ناکات بەخاطر ئەوەسە چه NGO کان خەفەکان لەنێکی من فکرەکەم پلاتفۆرمە سیاسی مردم هەم باعث سەرنگونیە بێت هەم باعث متحد و متشکل بووینە ئەم جامعە بێت هەم خەتێک ئەکێشێتە بینە چەپ و ڕاست جامعە کە ئیجازە نەدات سەرنگونیە و ئەنقلاب مردم بە ئەنحرافە بەڵێ چەند ڕۆژ لەوە پێش چەندانە لە ئابووریناسانی کۆماری ئیسلامی ڕایانگەیان کە وەزعیەتی دەوڵەتی ڕئیسی بەرەو باشبوون ئەچێت و نیشانە هەیە لە باشبوون لە باری ئابووریەوە ئەبینرێت و ئەمەر هەیەکیان پیشاندا ئەمە چنێ لەگەڵ واقعیت نزیکە
من ساڵی 2010 هاتمە لە ئێران نەمام و هاتمە ئەوروپا لە ساڵی 2002 بەلاخرە من بڕێ پوڵم بوو تمەن و عوەزم کرد بە کرۆن هەر کرۆنێ 123 تمەن ئێران ئێوە تەماشاکەن ئەلان هەر کرۆنێ 5000 تمەن ئێران ئەمە هەموو دەورێ باینە بەحسیان کردووە لە دەورەی ئەحمەدینژاد چام قسەیانە کرد لە دەورەی ئەخامنەی چام قسەیانە کرد لە بیرمە ئەو وەختە منداڵ بۆم ڕەفسنجانیە یۆ دەکرد تەماتە ئیجازە نادەم تەماتە کیلوێ بەبێتت بە 2550 ئەلان تەماتە بە کیلوێ 4500 ئەمە من فکرەکەم وەزعیەتی اقتصادیە جمهوری ئیسلامی باشە بەڵام نە بۆ خەڵک بۆ ئازای سوپای پاسداران بۆ خود ڕئیسی بۆ بنیادە مستەزەفان خامنەیی وەزعیەتی باشتر بووە لە ئەم دەورە تحریمەکان بە زەرەرە مردمە بە نەفع جمهوری ئیسلامیە تحریمەکان خەسارەتەکەی لە گیفانە مردمە سێنێتەوە ئایا خۆراکی ئەرزان بووە ئایا ئامارە بێکاری کەمتر بووە ئایا حتا هەرە و ئەرزەکە مەسەڵەن بە خۆیان هاتووەسە خوارەوە ڕۆژ بە ڕۆژ ئێمە ئەبێنین لە دوای ئەمە ئەترازە $2 بە 6,000 کێشای بە بە نەزەر من وەزعیەتی اقتصادیە سەرانە جمهوری ئیسلامی زۆر باشتر بووە ثروەتمەندتر بوونە گیفانە مردمیان بیشتر خاڵی کردووە بەڵام هیچ شتێکی ناگێت بە مردم هیچ وەزعیەتی مردمی باشتر ناکات ئامارێ کودەکانە کارە ئێمە بە ئەندازە یەک کشوەرە بەرەساسە ئامارە خودە جمهوری ئیسلامی 5 ملیۆن کودەکە کارمان هەست 5 ملیۆن کودەکە کار ئایا ئەم 5 ملیۆنیە کاهش داوە بە 3 ملیۆن تا ئێمە بڵێن وەزعیەتی اقتصادی باش بووە تا ئەو منداڵە بڕێ لە ئەو دەرامەدەکێ لە نەفت و لە پتروشیمی و لە مەعادنە تەڵاو لە ئەنواع کانیەلێکێ لە ئێرانە وجودی هەست جمهوری ئیسلامی بەدەستی تێرە خەرجی کردووەکێ حداقل 2 ملیۆن لە ئەو منداڵێ لە کارە بگەڕێنەوە بۆ مەدرسە بۆ مەکتەب ئەمە نەتەنیا لە لەبارە اقتصادیە و جمهوری ئیسلامی بە نەزەر من هیچ کارێکی نەکردووە لەبارە فەرهەنگی چەوە هیچ کارێکی نەکردووە لەبارە پیشرەفتە علمەوە هیچ کارێکی نەکردووە جامعەیەک بە قەحقەرا بردووە هەر لەئان خامنەیی ئەڵێ ئێمەی تر نیازمان نییە ئامۆزشی زەبانە ئینگلیسی پس چۆن گەرەکتە لەگەڵ دنیا ارتباط بەرقەرار بکەیت پس چۆن گەرەکیە دانش تەکنۆلۆژیە دنیا بەدەستبێری لە حاڵێکە دنیا ئەو نەتەنی دەست بە یەک بۆ ئێمە تەماشاکە کۆرۆنا لە ئەرزە یەک هەفتە لە چین تەواو دنیای گرت ئێمە ئەگە بۆ 50 ساڵ پێش بگەڕینەوە ئەگەر نەخۆشیە لە ناو دێهاتێکە ئەهات حداقل یەکمان توولێ کێشە لە خواری دێهاتەکە تا سەری دێهاتەکەی بگردات ئەلان دنیا ئەو نەچووکە بووەسەوە و ئەو نە بە یەکتەنی دەست کە ئەگەر نەخۆشی وەکو کۆرۆناتێ لە چینە و لە هەفتێکە تەوا ئافریقاش ئەوە تەوا ئێرانی چەگرێتە بەر و خاوەرمیانە چەگرێتە بەر تەوا ئەوروپای چەگرێت بەر بەخاتر وەسە وەلی ئەوان گەرەکیانە دووبارە ئێران زیاتر لە ئەمەکە منزەوی بۆ سەو منزەوی تریشی گەنەوە نە لە حاز اقتصادیە و نە لە حاز سیاسیە و بەڵکە لە حاز فەرهەنگیچەوە ئجازە نادەن دانیشتووە دەست پێیاکەن بە ئەو علم و پیشرەفت و تەکنۆلۆژیە کە لە کشوەرەیە لە ترا وجودی هەست چرا چون تۆ زەبانێ مشتەرەکێکت نییە لە تەکانە زوان ئینگلیسیان لە قەیچەکەن و ئەمە بەرەو قەحقەرابردنە جامعە نەتەنیا گفتەگەی ڕئیسی دروست نییە و گزارشاتی جمهوری ئیسلامی دروست نییە بۆ وەزعیەتە ڕەفاهیە اقتصادی اجتماعی و فەرهەنگی مردم بەڵکە کامەڵەن و 180% درووە بەڵام لە ئەو لە حازە و ئەتانی بڵێن بەڵێ قسەکەیان دروستە گیفانی سوپای پاسداران و بودجەی سوپای پاسداران و بودجەی حوزەیە لە ئەلمیە خۆم و بودجەی بنیادە مستەزەفان و ئەمانە زیاتر بوو بودجەی بنەهاتی لە سەرکوبەر زیاتر بوو و ڕەفاهە سەرانە ئەم بەخشیلە زیاتر بوو خامنەی بە نەهادە بنیادە مستەزەفانە و ثروەتمەندترین فەردی دنیاست. بەڵێ کاک فەرامەرد لە ئاخرین پرسیار کە بەرەوپیری ساڵیادی شۆڕشیژی ناچین پێتان وایە ئەمجارە چینی کرێکار بە شکلێکی تر زاهرە بێت و کرێ تەسیری ببێت لەسەرەوەی کە ئێمە دڵخۆش بین بەوەی کە ئەو شۆڕشە هیچ کە بەردەوامە بەڵام ئەمری کۆماری ئیسلامی درێژە پێیان ناکات و بەرەو ڕوخانەچێت. من فکرەکەم هەر ئاعتسابێک هەر ئاعترازێک لە قامەتە خۆیان پیشڕەویەکە چون دەرسیەلێکی هەست بۆ جامعە
و ئێمە ئەبینین لە ئاعتراضاتێکی بالاخره جمهوری ئیسلامی دوای ئەو سەرکوب بە شەدیدەی لە ساڵە 6 کردی مەخصوصەن بۆ ژنیان لە پونسی ئەداریان بۆ حجابیان ئێستا کێشایە باتەوەج بە حەنووز کە لەسەر قدرەتە بە ئەو هەموو ئەرتشێ مختلفە و کە دروستی کردوە فقط بۆ سەرکوبی مردم ئێمە 50/50 ئەوێنین بێحجابە ئەمە پێشڕەویە مردمە و عقب نشینیە جمهوری ئیسلامیە من فکرەکەم بە ئەم ساڵاڵم کە هەر ئاعترازێک نەتەنیا دەرسێرێکی هەست بەڵکە پێشڕەویەکی هەست ئەم ئاعترازاتە کە سوورەتی گردووە ئەم ئاعترازاتە کە سوورەتی گردووە و ئەم حرەکەتێکی معلمێل و بازنشتەسەیل و کارگەریە ئەنجامێدن بەرەو پێشگوینیەکە شاید ئەو بە ئەرزە مدەتە کۆتایە جمهوری ئیسلامی نەڕوخنێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ دیواری بینی جمهوری ئیسلامی و مردم قەتورترەوێ و جمهوری ئیسلامی نەتەنیا مردم فاصلەی دێگرن نیروەکان خۆی ڕیزشەکە نیروەکان خۆیان تا دوێنێکە دەستبەندی سەبزیان بوو شکستیان هاتوونە ئیسەبوون سەربوونی تەوا لە ئەسلاح مازەرەت من یەک لەحزە کامپیوتەرەکەم دەست مشکل بوو لە ئەسلاح تەلەبەکان فرێکیان هاتوونە بوون سەرنگونی تەلەب لە خوانندە لە بازیگەرەکە لە سینەما لە فوتبالیستەکانیان کە خۆیان نورەدیدەی چاو خۆیان بوو ئەلان بوون سەرنگونی تەلەب ئەمە نە پیشڕەویە ئەو ئەفرادەوێتە ئەمە فشارە مردم و بە جمهوری ئیسلامی کە ئەمانە زووتر ئەزانن کە جمهوری ئیسلامی ئەڕوخیە کەمێ زووتر عەقڵیان پیا کردووە کە بەڵکە دووچارە ئەو مەعزەڵانەوە خۆیان لە حەسیە بوو کتێب خۆیان لە جمهوری ئیسلامی جاکرد فکرەکەم ئەم جارە چینی کرێکار سازمان یافتەتر تێت بە ڕۆژ بە ڕۆژ سازمان یافتەترەوێت دەخاڵەتگەری بیشترەوێ هەروەکە لە خێزش ژن ژیان ئازادیە نیروی ئەسلی ئەم قەزیە مناڵێلی کرێکار بوون و خودی کرێکاران بوون شاید بە سوورەتێک متشکل مەسەڵەن پلاکاردێ لە پترشیمی فڵانە و حزوری نەبووە و یا فەڵەکە لە نەفتە بەسریاوی یا ئەقتصابی ئەم دێ سوورەتی نەگرێ بەڵام ئەو خەڵکی کە لە دوای کارەکانیان نەهاتن و یا بێکار بوون لە خیابانە حزوریان بوو چینی کرێکار بوو ئێمە لە نەوید ئەبینین ئەسەن لەو ئەفرادێرە کە ئێدام کرد هەموویان کرێکار ئەکسەریان کرێکار ساختمانی بوون کە ئێدام کرد هەموو ئەو ژنانە کە هانە زندانە کارگەری خەیاتخانە و ئارایشگەر و بەستەبەندی کار بوو و فکرەکەم ئەم جارە سازمان یافتەتر تێن و ئومیدواریم ئێمە و تەواو ئەو نیروەلەی هانە جامعە خۆیان ئەکتیویستە ئەو قەزیە زانن بچن سازمانیابی بکەن من فکرەکەم هەر ئاعترازێک هەر خیزشێ هەر تەزاوراتێ ئەگەر چاشنی سازماندهی اجتماعی بێت تبدیلەوێ بە سەرنگونی و تبدیلەوێ بە قدرەتێکی بگێتە دەستمەردن ئەبێ خۆیان وەقامەت تەحەزب باشکەڵ بن بێن بوون بە عزوی ئەم ئەحزابە بێن بوون بە عزوی کۆمەڵە بێن بوون بە عزوی ئەو تەشەکولێکە حضوری هەست و هەرچی خۆیان متحەزبتر و متشکلتر کان نەتیجەکەی سەریعتر و باشتر و کەم هەزینەتر. زۆر سپاس کاک فرامردی قوربانی هەڵسوڕاوی کرێکاری یەکێک لە بنیانەرانی اتحادیە ئازادی کرێکاری و هەروەها هەڵسوڕاوی کارزاری دفاع لە کرێکاران لە دەرەوەی وڵات. زۆر سپاس بۆ بەژاریتان لەو بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی عزیز. زۆر مەمنون. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەیەکی خۆشان بۆ باوە دەخوازم.